ئەمیری کۆمەڵی ئیسلامی دەڤەری ڕاپەڕینی بەسەر کردە و لە چوارچێوەی چالاکیەکانیدا لە شاری ڕانێ کۆڕێکی جەماوەری لە ژێر ناوی گۆڕانکاری چۆن دەکرێ و بە کێ ئەنجام دەدرێت ئەنجامدە. ئەمیری کۆمەڵی ئیسلامی لە کۆڕەکەدا تیشکی خستە سەر بارودۆخی هەرێم و ئەو شکست و گەندەڵیانەی کۆمەڵگای تەنیوە و ڕاشیگەیان هەندێک لە بەرپرسانی هەرێم خۆیان لە گەندەڵیدا غەرق بوون و باز لە گۆڕانکاریش دەکەن کە ئاشکرا هیچ ئیرادەیەکیان بۆ چاکسازی نییە. کە هەندێک بەرپرس دەبینم هەتا بینەقاقایان لە گەندەڵیدان لە زوڵم و ستەمدان باسی چاکسازیش دەکەن. باسی ئەوەش دەکەن دەبێ وڵاتەکە چاکەی لێ بۆ چاکی ناکەی برادەر. ئەوە من دەتوانم پێشنیار بکەم بەڵام تۆ دەتوانی بڕیار دێ بۆ بڕیارەکە نادەی. تۆ دەتوانی بە کردار دیکەی بۆ نایکەی. بۆ نایکەی. چێ دەستی گرتووی؟ نەوتە بەدەست ئێمە نییە و دیبلۆماسیەتە بەدەست ئێمە نییە و عەسکەرە بەدەست ئێمە نییە و هێزە بەدەست ئێمە نییە هیچی بەدەست ئێمە نییە. خەڵکیشمان هێندە لەگەڵدانە بوو ئاومان هێندە لە دوانە هاتووە چاک ئاو دێری بکەین. ئێمە پێشنیار دەکەین ڕەخنە دەگەرین بەڵام تۆ کە بڕیارەت بەدەستە تۆ بۆ نای چاکی ناکەی. لە تەوەرێکی دیکەی کۆڕەکەدا مامۆستا عەلی باپیر باسی لەوە کرد ئەم دەسەڵاتە شکست خواردووی هەرێم لەسەر شانی گروپێک وەستاوە کە بەهرەمەند بوون لە داهات و خێر و بێری ئەم وڵاتە و پشگیری مانەوەی دەکەن. بۆیە پێویستە ئیرادەیەکی جددی لەلایەن خەڵکەوە بۆ لابردنیان پیشان بدرێت. دەزانن ئەو لووتکەی دەسەڵاتە لەسەر شانی بنکەیەکی جەماوەری ڕاوەستاوە کە بەهرەمەندە لەم بارودۆخە لارەدا. تا ئێستا بەهرەمەند بووە ئەگەر معاشی بندیوارە ئەگەر زەوی پێدرانی بەناحەقە ئەگەر دامەزرێنرانی بەناحەقە بۆی ئەوانش کە بەهرەمەندن لەم واقعە وەکو ئەو هەڕەمە دەسەڵاتەی کە بەرژەوەندی هەیە لەوەدا کە ئەم واقعەکەەوە خۆی بمێنێتەوە. ئەمیری کۆمەڵی ئیسلامی جەختی لەوە کردەوە پێویستە بە هەموو لایەک هەوڵی گۆڕانکاری بدەن و لە ڕووی دینیشەوە هەموو مرۆڤەکان بەرپرسن لە گۆڕینی بارودۆخی کۆمەلگا و دەوروبەرەکەیان بە ئاڕاستەیەکی باشدا. ئەگەر 27 ساڵ ئەم وڵاتە پڕکراوە لە ستەم و گەندەڵی کەمینەیەک تێدا بوونە ملیاردێر زۆرینەیەکە بۆ خۆتان دەزانن وەزەکەت چۆنە سمعە و یاعتیبارمان لە لای وڵاتانی دراوسێ لە نێو دەوڵەتی زۆر هاتە خوارد لە ئەنجامی هەڵەوپەڵی زۆردا. ئەگەر 27 ساڵی کەش ئاوە بە دوایدا بڕوە خوا فریشتاندا نابەزێنێ دەبێت خۆمان واقعەکە بگۆڕین وەکو باسم کرد إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. خوا واقعی هیچ کۆمەلگایەک ناگۆڕێت تاکو خۆیان نەگۆڕن عەقڵیەتیان دووهەستونەستیان خولیایان ئاکاریان ڕەفتاریان. ئەمیری کۆمەڵی ئیسلامی لە کۆتایی کۆڕەکەیدا جەختی لەوە کردەوە کە پێویستە خەڵکی هەرێمی کوردستان بێ ئومێد نەبن و بە ئیرادەیەکی بەهێزەوە بەردەوام بن لە هەوڵەکانی چاکسازی و گۆڕانکاری بۆ ئەوەی شکۆ بۆ خەڵک و خاکەکەشمان بگەڕێتەوە.